من نام نوشیروانە نەوشیروان مستەفا ئەمین ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان یەکەم وێزگەی ژیانی سیاسی لە ڕێگەی پارتی دیموکراتی کوردستانەوە بوو، بەڵام دوای نزیکەی 50 ساڵ لە کاری سیاسی بۆ یەکەم جار نەوشیروان مستەفا لەسەر دەستی ئەمان حزب بوو لە تەمەنی 72 ساڵیدا دەدرێتە دادگا. نەوشیروان مستەفا لە دەستپێکی ژیانی سیاسیەوە تا ئێستا 5 جار فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچووە کە سەرجەمیان بەهۆی تۆمەتی سیاسی بوون و تۆمەتبارکردن بوون بە شێواندنی یاسایشی وڵات و پیلانگیێڕی. بۆ یەکەم جار لە ساڵی 1964 لە سەردەمی حوکمی عەبدوڕەحمان عارف دوای 3 ساڵ لە دەستپێکردنی شۆڕشی لول و بە تۆمەتی پەیوەندی و هەڵسوڕاوانی ڕێخستنی سیاسیەوە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچووە. جارێکی دیکە لە ساڵی 1970دا لە سەردەمی سەرۆکۆماری ئەحمەد حەسەن بەکردا دیسانەوە بە تۆمەتی پەیوەندی بە شۆڕش و دامەزراندنی ڕێخستنی سیاسیەوە کە هەر لەو ساڵەدا کۆمەڵەی مارکسی لێنین دامەزرا بوو، لە دووەم فەرمانی دەستگیرکردنیدا دادگاش بە 10 ساڵ زیندانیکردن حوکمیدا. وەک خۆی لە کتێبەکانیدا دەیگێڕێتەوە حکومدانەکەی بە تەواوەتی ژیانی گۆڕی. هەروەها لە کۆتایی ساڵەکانی 1970دا جارێکی دیکە بە تۆمەتی پیلانگیێڕی و شێواندنی یاسایشی وڵات فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچوو، دادگای بەعەس بە غیابی سزای لە سێدارەدانی بۆ دەرکرد. جارێکی دیکەش هەر لە سەردەمی دەسەڵاتی بەعەستا و ئەم جارە لە سەردەمی سەرۆکۆماری سەددامدا ساڵی 1983 بەهۆی شۆڕش و بە تۆمەتی پیلانگیێڕی و تێکدانی یاساییشەوە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچوو، دادگاش دیسان بە غیابی سزای لە سێدارەدانی بۆ دەرکرد. جگە لەو 4 جارەی کە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچووە چەندین جار سکاڵای یاسایی لەسەر تۆمار کراوە و ماوەیەکیش لەلایەن ئەنجومەنی سەرکردایەتی حیزبی بەعسەوە ناوی لە لیستی ئەو کەسانەدا بوو کە دەبێت تیرۆر بکرێن. سەرجەم ئەو فەرمانە دەستگیرکردنانەی لە ساڵانی 60ەکانەوە بۆ ساڵانی 80ەکان بۆ نەوشیروان مستەفا دەرچووە، تۆمەتی سیاسی بوون و پەیوەندیان بە شۆڕشی کوردیەوە هەبووە. جگە لەو فەرمانی دەستگیرکردنانە لە دوای ساڵی 2009 دوو جاری دیکە بانگێشتی دادگا کراوە و جاری یەکەمیان لەسەر داوای جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکۆماری ئەو کاتی عێراق بوو، جاری دووەمیشیان لەسەر داوای فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی بوو. دوای ساڵانێکی دوور و درێژ جارێکی دیکە نەوشیروان مستەفا لە 16 شەشی ساڵی 2016دا بۆ یەکەم جار لەسەر دەستی دادگاکانی یاریمی کوردستان و لەسەر سکاڵایەکی پارتی بە تۆمەتی شێواندنی یاساییشی وڵات و پیلانگیێڕی فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچوو. دوای فەرمانی دەستگیرکردنەکەشی بەزوتنەوەی گۆڕان لە ڕێگەی وتەبێژەکەیەوە بڕیاری دادگای بە بڕیارێکی سیاسی ناوبرد. هونەرەحسان NRT. ئەو کەسانی کە بەرپرسن لەوەی کە کێشە بۆ کۆمەلگا دروستەکەن و مصیبەت بەسەر وڵاتەکە ئەهێن و کاروباری خراپەکەن ئەکەونە بەردەمی دادگا و لێپرسینەوە ئەوانە